بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خۆی گەورە و میهرەبانتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست، ئەم کاتتان باش. حەق چییە و لە ڕوانگەی شەریعەتەوە چۆن پێناسەی حەق دەکرێت؟ حەق بەچی دێتە دی؟ حەق چۆن دەستنیشان دەکرێت؟ پێوەری حەق ناسین مرۆڤ دیاری دەکا یاخود شەرع؟ خۆشەویستان، بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تریش دەمانەوێت لە چوارچێوەی بەرنامەی باس و خواسی ئەمڕۆدا باز لە پشتیوانی حەق بکەین بە میوانداری مامۆستای زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا عەبدوڵڵا سەید عوبێد زانایی ئاینی. مامۆستا گیان زۆر بەخێر بێ. سپاس دەکەم. مامۆستا گیان، پێم خۆش و پێشم باشە لەو شوێنە و چینە ناو گفتووەکەمانەوە لە چوارچێوەی پشتیوانیکردن لە حەق بزانین حەق چییە لە ڕوانگەی شەریعەتەوە چۆن پێناسەی حەق دەکرێت. باسی پێناسی حەق بکەین. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وآله وسلم. پێ خۆشحاڵم لە خزمەتتانە بۆ ئەم بابەتە. دیارە مەسئلەی حەق وتەیەکە ئەمڕۆکە لەسەر زمانی هەموو کەسێک، بەڵام بۆەوەی بچینە ناو پێناسەکەی بزانین پێناسەی حەق چی بێت. حەق بە معنە ثبوتیەت، یعنی شتێکی جێگیر، شتێک کە جێگیر بێ. دیارە حەق واتایەک و دەساواژەیەکە لە مقابلی زۆر شتی ترا بەکار لە بەرامبەری باتیلا بەکارێ کە شتێکی پوچ بێت و لە مقابلی درۆدا بەکار دێت و لە مقابلی شتەکانی ترا بەکارێک. بەڵام ئەوەی کە باس لە حەقە لە میزانی شەریعەتی ئیسلامە کە یەکێک لە ناوە جوانەکانی پەروەردگار حەقە، والحەق خوای گەورە خۆی حەقە، یعنی جێگیر و ثابتە، شتێکی نەگۆڕە و حەق بە معنای یەقین دێت. حق بمعنى لمقابل يقينها، يعني شك يقين جيجيرة. فورب السماء والأرض إنه لحق مثل ما أنتم تنطقون. كاتاني خوي قولا فمي يقيننا أمام الليلة حق بمعنى هي تريج ديت كزوجة لقرآن أماشي بو بمعنى دزنيشان كني هدفك غايك لجيانا، هدفك لجيان كدياري كريابت بمعنى حق ديك. هو الذي خلق السماوات والأرض بالحق، أو پروردگاری که ارز و اسمان كانوا زوي دروس كروا بحق. بالحق يعني شي؟ يعني بهدفك وبخوراينية. ويوم يقول كن فيكون وله الملك يوم ينفخ في الصور عالم الغيب والشهادة والحكيم الخبير. كاتن أم حق ليرا بمعنى يعني ديارك نشتكي ببطالية. ما خلقنا السماوات والأرض باطلة، كاتن لێرە حەق بە معنە باطل بێشتێکی هەوان بێ هەوان تەبێ و پڕبوج بێت. و حەق لە ئیصطلاحی شەرعیە هو ما يختص به الشخص عن غيره مادة ومعنى. ئەوەیە کە هەر تاکێک تایبەتمەندیەکی خۆی هەیە بۆی جێگیر ببێ، مافێکی خۆی ببێ، با بڵین بە کوردی خۆمان مافێکی تایبەتمەندی خۆی، جا شتێکی مادی بێ یا شتێکی معنەوی بێ. مە لە لای زانانی شریعت و دیارە لەلایەن زانانی قانونیەکانیش ئەڵێ مەصلحة ذات قيمة مالية يحميها القانون. بەرژەوەندیەکە، بەڵام ئەم یاساکەڵێ بەرژەوەندیەکی خاوەن قیمەتێکی مادی بێت. بەرژەوەندی تاکێک ئەگە بۆ تاکی حسێب بکەیت یا بۆ خێزانە یا بۆ کۆمەڵە یا بۆ کەسانێک، بەڵام چی پارێزگاری لێکە لە یاسای قانونە؟ قانون پارێزگاری لەو مافە دەکات. کاتان ئێمە پێناسەی حەق، يعني لقانون ما بس قانوني عراقية يعني نهر بعام قانون لهر قانون لا ساكانة لا ساقشتي كان أو زور باشا بلام هندك شد لا كسي تاچيشي مسلمان حقا لا تاچيشي نا مسلمان لو أنا حق نبي أو كا بلام شتاكا بيوندي بمعنويات يعني مثلا بيرو باور ريمان باوربون بخوات شي وشي أو أنا ئایا چۆن مامەڵە لەگەڵ ئەمە دەکرێت گەر قانون تەنها شتە مادیەکان بە حەق دەزانێ؟ دوو جۆر مافەکان ئینسانمان حەقەکانی ساحەیەک حەقێکی مادیە، حەقێکی معنەوی. بێگومان حەقە معنەویەکان ئەوەی کە ئێمە بەیانی ئەەکەین دوو جۆرە. جۆرێکیان ئەتوانین بڵین
ئەوەیە کە حەقێکە لە لای منە و لە لای تۆیە لای هەموو تاکێکە هەر کەسێ خاوەن بیر و باوەڕەکان هەری کەسە خۆی بە حەق ئەزانێ بەڵام ئیتر ئەوە پێویستمان بەوەیە بگەینەوە بۆ پێوەرێک پێی بپێوین کامیان شایستەیە ڕاستەکە لەسەر حەقەکەیە کامیان لەسەر حەقەکەنیەوە شتێکی ترە جۆرێتر لە حەقەکان پەیوەندی نییە بە بیر و باوەڕەکەەوە مافەکانی تاکەکان کە مرۆڤێکە و ئینسانێکە مۆکو مرۆڤێک جیاوازی ئەوەی کەچی بیرڕواڵێکی کۆمەڵێ مافی تایبەتی خۆی هەیە کە لە زمنی ئێمە گەر باز لە شریعەتی ئیسلامەکەین لە زمنی شریعەتی ئیسلامە ئەم کۆمەڵە مافانە دیاری کراوە بۆ ئینسانەکان بۆ تاکەکانی زۆر باشە مامۆستا بزانین هۆکارەکانی بەدیهێنانی حەق چین یعنی حەق بەچی دێتە دی دیارە ئەگەر تۆ بتەوێ مافێک دەسەبەر کرێت لە ئەسڵا خوای گەورەکە ئینسانەکانی دروست کردووە کە کاری خوا بەتاڵی تێدانیە کاری خوا شتێکی بێهەوانتە نیە بە تایبەتی مرۆڤ کە کائینێکە و خەلیفەی خوایە لەم سەر زەویەدا جێنشینێکی تایبەتی دروستکەرێکی تایبەتی کە فەزڵی دراوە بەسەر فریشتەیش و بەسەر باقی دروستکراوەکانی ترا ئەوە کاری خوای گەورەش لە دروستکراوەکانی بەتاڵی دیارە لە ئینسانەکانیشا ئەم ئینسانانەی بە خۆڕایی دروست نەکردو ئینسانەکان دروست بووە بۆ پەرستنیش خوا لە مەفهومی ئێمە مسلمان ئێمە لە ڕوانگەی شەریعەتەوە هەموو ئینسانەکان بۆچی دروست بووە وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون بۆ پەرستنی خوای گەورە دروست بوو ئینسانەکان بەڵام ئەم لێرەدا بگەڕێنەوە سەر مافەکانی ئینسانەکان ئەبێ کێ دیاری کات خوای عەزە وەجەل خۆی مافەکانی بۆ ئینسان دەستنیشان کردووە کە بەچیشە بزانین خوای گەورە چۆن دەستنیشانی کردووە بە وەحی پێغەمبەرانە ئەنبیا لە حەزەتی ئادەمەوە تا خاتەمە ڕوسول حەزەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم خوای گەورە وازی لە ئینسانەکان نهێناوە پەیتا پێغەمبەرانی بۆ ناردوون تاوەکو مافی تاکەکان مافی ئینسانەکان هەم پێشێل نەکرێت هەم حەقەکانیش بەلاڕێیان نەدرێت لەبەرەوەی جاری وا بۆ ئینسانەکان کە ڕێیەکی چەوتی گرتووە بەخۆی بە حەق زانیوە فیرعون کاتێکە لەگەڵ موسا ڕوبەڕووبۆتەوە و توێتی من لەسەر حەقم من ئەبێ شایستم بە ئیلاهی ئێوە من ئەبێ هەموو یاسایە بۆ ئێوە بکەم کاتان ئێمە حەق بەلاڕێیا دادوە خۆی گە بۆی حەق بەلاڕێیا نەڕوات لەلایەک و لەلایەکی تر بۆی تاکەکان مافیان نەچەوسێتەوە و لێنە زەود نەکرێت کێی داناوە ئەبێک شتێک هەبێت چوارچێوەیەکە بۆ ئەوی دەستەبەری ئەو مافانە بۆ ئینسانەکان بکات بەڵێ زۆر باشە مامۆستا چۆن حەق دەست نیشان دەکرێ دەگوترێ ئەمە حەقە پێوەری حەقناسین مرۆڤ دیاری دەکا یاخود تەنها شەرع دیاری دەکات لە بۆچوونی ئێمەی مسڵمان لە ڕوانگەی شەریعەت وەکو مسڵمانێک بەڵێ ئیمانمان بەوەیە حەقەکان ئەبێ شەریعەت دیاریکە چونکە هەر پێویست بە ئەمە لایەکە بێ کەسێک ئەبێ وەکو چۆن ئێستا لە وڵاتانێکیشە کە پابند نین بە یاساوە بە دینۆ لەو دەوڵەتانەی کە سیکۆلارن یا بڵێن عیلمانیەکن و قانونێکی دەستکردی وەزعیان هەیە یاسای خۆیان هەیە خۆ حەقەکان نابێت تاکتاکی ئینسانەکان دیاری کات ئەبێت چی تێگات شتێکیان هەیە پێڵن یاسا دەستورێک قانونێکیان داڕشتووە بۆ وڵاتەکە ئەو یاسا مافەکانی تاکەکان و کۆمەلگاکە دیاریەکات لە گەورەیان و تا بچووکیان لە ئێمە لە لای ئێمەی مسڵمان کێ مافی ئەوەی ئەم حەقانە دیاریکە ئایا تا ئینسانەکان دەسەیەکی زانایان بێ کەسێک دەبێنە ئێمە خوای گەورە بۆی دیاری کردوین بڕوو ئیمانمان وایە خوای گەورە لە چوارچێوەی چییە خوای گەورە دیاری کردووە لە چوارچێوەی دەستوورێکی نووسراوە کە قورئانە لە ناو قورئانە مافی ئینسانەکان تاکتاکی ئینسانەکان چ تاکێک بێت چ هەڵسوگوت لەگەڵ خۆی بێ لەگەڵ کۆمەلگا بێ ئەو مافانەی بۆی دیاری کرا و حەقانە
ذاتی پەروەردگار دیاری کردووە و هەروە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەکانیە کە ڕاوەی قورئانی کردووە و شیکرەوەی قورئان بووە بۆی دیاری کردووی کەسێکی تر لای ئێمەی مسلمان قبوڵ نییە بێ بڵێ ئەم یاسای خوایە خەم ئەولاوە من خۆم یاسایە داعانێ بۆتە. زۆر باشە مامۆستا. باسی پشتیوانی ئەمە تەورەی بەرنامەکەمان پشتیوانی کردنە لە حەق. منێکی مسلمان تۆیەکی زانای ئاینی ئەوێکی تری ئافرەتێکی ماڵەوەی کە ئیمانیە کەسێکی مسلمانە چۆن ئێمە پشتیوانی بکەین لە حەق چی لەسەر فەرز و لەسەر ئێمە واجبە بۆ پشتیوانی یان لەسەر ئێمە پێویستە بۆ پشتیوانیکردن لە حەق لە پێش بێ و باز پشتیوانکردنی لە حەق خۆی حەق کە مافم بێت و بێتە دەستم و ستەمم لێ نەکرێت و بەلاڕێیان نەچێت لە پێش هەموو شتێکە پێویستی بە چەند عەناسیرێکی گەورە هەیە بۆی جێبەجێ بکرێت. بەڵێ یەکەم عنسوورێک یاسا قووەتێک هەبێ ئەبێ لە هەموو مجتەمەعە قووەتێک دروست ببێت هێزێکی بەرپرسیار هەبێ بۆ چەسپاندنی هێزێک ببێ بەرپرسیار بێ بۆی لە بەرپرسیار بێ لەوەی چی کە مافەکان لە کەس لە ستەم لە کەس نەکرێت زەود نەکرێت هێزە ئەو قووەتە بێت ئەمە شتێکی مەنتیقیە خۆمە شتێکی دینیش نییە لە منطقی هیچ عەقڵی قبوڵی نەکردووە بە خوایشت و لە بەرپاڕانەوە و بە قوربان و بە ساقە بێ مافێک دیاریکە ئەبێ یاسایەکە بێت هێزێکی هەبێت کە بتوانێت ئەو قووەتەی هەبێت بری ئەگەر سەیری سیرەی پێغەمبەرەکەین صلی الله عليه وسلم تا لە مەککە بوو چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قووەتێکی نەبوو مافی مسلمانان چەوسان نەبوو زوڵم ئەکرا لە بەرچاویشان زوڵم لە خەڵکی ترەکە دەسەڵاتیانە بەڵام کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چێتە مەدینە و هێزێک دروست ئەبێ ئەم قووەتەیە ئەو هێزەیە کە ئەبێتە پشتیوانێک بۆ مافی تاکەکان بەبێ جیاوازی حتا ئەگەر بە بۆچوونی ئەسعاب بوایە ئەوە لە گردنی منافقەکان بدرایە دوو ڕوەکان چوان بە ئاشکرا لە قورئان شەباسەکە جمێن بە پێغەمبەری خوا بەخوا پێغەمبەرەکەت بەڵام چونکە پێغەمبەری خوا هێزێکی هەیە بەو هێزەیە مەنعیەکە نەخێر ئەمانە نابێ بەڵام دەستیان بخرێتە سەر یعنی بەڵێ تەریقەکرێنەوە بەڵام وازیان لێ هێندێت یا مەسەن کابرا ئەهلی کتاب کە لێوا بووە کابرایەکی مشریک مامەڵەکردنی خۆ نەدرایە دەست ئەسحاب بڵێ بڕۆ بە ئارەزوی خۆت بۆ توێنێکی بارزوی خۆت بیکە قووەتێکە بوو کە پشتیوانی لەو مافانە کردووە مامۆستا ئەمە وەکو ئەگەر وەکو سیستەم و باسیکەین بەڵێ سیستمێک هێزێک بۆ پاراستنی حەق و پشتگیری حەق و ڕێگرتن لە زوڵم بەڵام ئەگەر وەک تاک مامۆستا قسەم لەسەر ئەو بوو ئێمە وەک تاک چی لەسەر من فەرزە بۆ پشتیوانیکردن لە حەق چۆن مامەڵە بکەم یعنی مامەڵە بکەم بۆی پشتیوانی لە حەق بکەم ئاخر لە دوای ئەم قووەتەوە ئەبێ وەعیەکیشمان ببێ بێش هەموو شتێ بێ وەعیمان ببێ وەعی هەستمان هەبێ ئەبێ کۆمەڵگا کە تۆ بتەوێت پشتیوانی مافەکانی لێ بکەی بێ کۆمەڵگا و شیار بێت هەموو تاکێک مافی خۆیەتی بزانێ چی شایستەیە بەو چ مافێکی هەیە چ شتێک ئیستحقاقاتێکی خۆی هەیە و شیار بێتەوە بە مافەکانی خۆی جایانی وەکو بزانێت چاوی هەر لە سەرەتاییەوە قوتابیەکان مەسەلەن لە هەموو قۆناغانەکانە بزانن مافەکانی خۆی چییە نەگەوەی کە من مافەکەی خۆم نازانم وەڵا فڵان کەسێکی تر لەسەر و دیاریەکە دەستەیە دیاریەکە حیزبێ دیاریەکە ئەو بۆم دیاریەکە نا ئەبێ هەموو تاکێک حەقی خۆیەتی مافی خۆی بێ ئەو وەعیە ببێ دووهەمیان یەکێکی تر لەوەی کە مافەکانی یەکێت لە پشتیوانیکردنی حەق ئەبێ زانایانی ئیسلام کۆڵ نەدەن لەوەی کە نوسحیان هەبێ نوسح و ئرشادیان هەبێ بۆ دوو دەستە بۆ ئەو کەسانی کە مافی خەڵکەکانیان بەدەسە بەرپرسەکان کەلیمەی حەقیان پێ بووتێ ئەمە سنوورەکەی تۆیە ئەمە کارەکانی تۆیە و هەروەها ئەبێ لە هەمان کاتیشا بۆ تاکەکانیش پێیان بوترێ کە تۆ مافێکە هەیە بۆ بفەوتێ بۆ چەوساوە بیت بۆ چاوپۆشی لێ بکرێت لێرەدا هەم نوسحێکی بەردەوامی بانخوازان بە تایبەتی ئەوانەی کە هەڵگرانی شەریعەتن ئەبێ چکە پێغەمبەرانێک کە لە توولی تەریخا هاتوون خۆ دەسەڵاتیان نەبوو
موسى على نبينا عليه الصلاة والسلام وده صلاتي نبو شو برامبر بفرعون جوستاوه بون بني إسرائيل أنا تشوسني تو خوي أم إنسان نيت يعني أقرشي خو قومي بني إسرائيل احتمالي هبوا لو أنا خوان داوي وما فيها نكر داوي پیغمبری كان بوزنو بواجبي خويا زاني كواتاني اما بو ابي بواجبي خو من بزاني پشتیوانی لچی كاين لكس استم لكراوكان بكري كستمي لي اكلت او كما فكي اخرت او اگر پشتیوانی ما لي نكر ابي بيني خومان وخوي خومان هز بكين كقصوريك مان كوكو چون نيوجگناكات خوي بقرزاري نيوجك زاني اگر حقيقيش مجالي شوينكي هبي حقيقي تيابوتري دەستی بگرێ بۆ ئەوی پشتیوانی لێ بکە بێ بە پارێزەرێکی مافەکەی واجبە لەسەری جاجاری وای ئەمە لە فقی ئیسلامیە عاد لە ئەگەر بگەیتەوە بە بابی کەتمی شەهادەت یەکێک لەو شادەیە یا شایەتی دانی درۆ کاتە شایەتی دانی درۆ کە یەکێکە لە گوناهە گەورەکان دێ شایەتی دانی درۆ لە چیایە کە مافێک لە تاکێک لە یەکێک ئەسێنێتەوە یا بە یەکێکی تر بە درۆ ئەوە پشتیوانیە لە ناحەق لە ناحەقیە ئاخش مەبەست ئەوەیە لە دەواازەی ئیسلامە پشتیوانکردن لە حەق و لە مافی ئینسانەکان بە تایبەتی ئەگەر ئینسانەکان خاوەن دەسەڵات بێ و من و تۆی ناوێت بەڵام ئەو کەسە کە چەساوەیە نەخوێنەوارێکە کەم دەسێکە لە گۆشەیەکە بەجایتر بە عادەتی عەشایەریەک و گیرۆ دەبوو ئەبێ چۆ بیکەیتەوە گرێکەی بە قانونێک و گیرۆ دووە هەوڵی ڕێگەچارەیەکی بۆ بدۆزیتەوە مافێکی لە لێزەوت کراوە ئەبێ هەوڵی بۆ بدەیت بەڵام نەگەوەی هەندێک جاریش پشتیوانی لە حەق وەکو ئیمامی عەلی فەرمی کەلیمەت الحەق یوراد بها الباطل جاری واشێ کەسانێکی شەنە بێ بە جیاوازی بکەیت لەبینی پشتیوانی ڕاستەقینەی حەق کێیە و پشتیوانی غێرە ڕاستەقینە کێ داوای حەقەکە لەبەر زۆر کەسەیە داوای حەقەکات بەڵام مامۆستا قول الحق ولو على أنفسكم ئەمە مەبەست لێرەدا چییە کە بیڵێ ئەگەر لەسەر نەفسی خۆشت بێ حەق بڵێ یا حەق بکە دیارە ئاماژەی ئەو ئاەتی کە خوای گەورە فەرمێ هەندێک جار من کێشەیەک داوێ لەگەڵ کێشێک لە بەرامبەر کەسێک کابێ بەڵام زانم مافەکەی ئەو لامە ئەوەی حەقەکە بڵێم یا لە بابی شایەتی دانایە لە بینی موسڵمانێک و ناموسڵمانێکایە بەڵام ئەمە موسڵمانە برای منە بەڵام ئەگە بزانم سیستەمی لە کەسێکی تر ناموسڵمان کردووە ئەبێ حەقەکەی بڵێم حەقەکە بڵێم قل الحق ولو على أنفسكم لەسەرجا نەفسی تاکێکی خۆتان بێ یا دەورو ئەوەی کە خۆتان وایە جاری وایە ئینسان ڕائە کێشتە بۆی برایەتی خوشکێتی کەسێکێتی لە کێشە کۆمەڵایەتیەکانمانە جاری وایە پەیوەندی خێزانی پەیوەندیکی خێزانی هەیە بەڵامە چێ حەقەکەی ئەشارێتەوە ڕاستی شتەکەی خۆی ناڵێ کە کاتە ئیشی دەیتە دەمی خۆی لێلادا ئەمە خەتەر یەکێکە لەو کارە خەتەرانە کە خۆلادانە یەکێکە تا خۆی گەورە بێژگەمەش ئەمە ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى کاتانە بۆی نزیمی لە تەقوا عەدالەت حەقەکە لە چیە عەدالەت لێ حەقەکە بوترێ چی مافەکەی بێ ئەوە بوترێ بەرامبەر ئەگەر زیانی خۆشتی تێدا بێ ئەگەر زیانی خۆشتی تێدا بێ بەڵێ جاری وە هێلوانە تۆ ببینی کەسێکت لەگەڵ کەسێکی تر بە شەڕ هاتۆ شەڕی کردووە کەسەکەی تۆ لەسەر ناحەق و ئەو لەسەر حەقە خۆ ناکرێ یەکسەر تۆ بچی پشتگیری ئەمەیان بکەی کە کەسی خۆتە خزمی خۆتە لە خوێنی خۆتە لە پشتی خۆتە ناحەق و بچی پشتگیری بکەیت دەبێ مادام حەقە پشتگیری ئەولا بکەیت خۆ ئەگەر لە حتا لە ئەمان گێرتەوە بۆ بیرم هاتەوە کە فەرمودەیەکی پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم بە حەدیثەیە بووە لە زمانی پێغەمبەرە پێغەمبەری خوا قەرزاری کەسێک بووە و ئەو کەساتۆ داوای مافەکەی خۆی کردووە تۆ زێلوانێ دەنگی بەرزەکە بە ئوسلوبێکی ناشرین ئەسحاب نووسیانە بەرامبەری بەڕۆڕووی بوەستنەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەهی لێکن و فەرمیتی خاوەن حەقە بۆچی دەدا هاتووە داوای مافی خۆیەکە ئێوە پشتیوانی بێ لە حەقکەن حتا ڕێگەی ناوە پشتیوانی لە پێغەمبەر بکرێ وەکو خودی پێغەمبەر کە معسوومیشە فەرمیتی ئەو خاوەنی حەقە ئەبێت پشتیوانی لەو بکرێت لەبەر ئەمە ئەم مەسائلانە لە زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە عەمەلی زۆر بووە ئەو ئاەتەی کە ئەفەرمێ ولا تكن للخائنین خصیما بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ کە لە سوورەتی وەزەم نیساء فەرمێ لآية آخر آياتك فلما لا تكن للخائنين خصيما
خصمی خائن مە بەمانە خەسیمانی چی یعنی پشتیوانی لە خائن مەکە حتا قسەیەکە گێرتەوە فەرمێ پیاوێک بوو چوو شتێکی دزی لە ماڵێکی لە یەکێک لە دراوسەکەی بەڵام خستیە ئاردێکەوە و بردی لە ماڵێکی کابرای جوولەکەیەکە داینە لە تەفسیری ئەمایەتەوە هاتووە ئەفەرمێت دوایی کە بینیان ماڵەکە چووەتە ئەو ماڵەوە بە ئاردەکە کە ڕژا بوو کە چەند سێکە لە ماڵەکە لێ بەندی ئەو کەلوپەلە لەو ماڵایە بەزایت بینا کابرای جوولەکەوتی وەڵای من ئاگام لێی نییە دوایی هاتن دەرکەوت کە شەخصێک بۆ دزیوێتی براو کە سوکارەکانی و هاتوتی وەڵا ئەو دزیوێتی ویستیان پێغەمبەری خواستان بە هەڵا بەرن کە نەخێن ئەمە جوولەکەی و هەر خیانەتمان لێ ئەەکەن و هەر ئەوەمان لێ ئەەکەن ئەجا خوای گەورەتی کە تۆ پشتیوانی ئەبێ لە حەقەکە بکەیت لە خائینان مەکە نەبە خائینەکان نابێ پشتیوانی لێ بکرێت کاتە ئەمە لە سیرەی پێغەمبەری خواست ئەوەی ئێمڕۆی ئێمەی کۆمەڵگای ئێمە چ لە ناو حاڵەتە ئیجتیماعیەکانی خۆمانە لە ناو حاڵەت کۆمەڵەتەکان خۆ ناو خێزانەکانمانە کێشەمانە بێ پشتیوانی کوڕەکەی خۆمانەکەین هیچ کچەکە ناکەین کە کچی خۆمان نییە جارێ پشتیوانی کچەکەی خۆمانەکەم هی کوڕەکە ناکەین جاریوە خاون قەرزەکە حەقەکە دێت چاک ئەزانی حەقەکە کامەیە بەڵام لەبەرەوەی ئەمە خزمیەتی خۆی لا عەدالە شایەت یا شایەتی بۆ نادە یا کەتمی شادەکەی بووەکە یا پشتیوانی مافەکەی بۆ ناکەلی وەرگێتەوە بەڕاستی ئەمە زەرەرێکی و کاریسەیەکی گەورەیە بەڵێ مامۆستا سەبارەت بەو فرموودەی ئونسوڕ ئەخاکە ظالمەن ئەو مەظلومەن بەڵێ پشتگیری لە براکەکەت بکە ئەگەر ستەمی کرد ئستەمی لێکرایان ستەمی کرد فەرموویان ئەگەر دەربارەی جادەمێ جەنابەت فەرمودەکە تەواوکەی ئەگەر ستەمی کرد چۆن ئەگەر ستەمی لێکرا چۆن پشتگیری بکەین و پشتیوانی حەق بکەین و ئەگەر ستەمی کرد چۆن پشتیوانی لە حەق بکەین و نێڵین نەحەق بکات بڵێ جا لێرەدا حەقەکان کەواتانێ شەرد نییە هەموو جارێ حەق هەر مافێ بێ و دەستی ئینسانەکە کەوێت جاری وایە حەق ئەوەیە کە ئەم ئینسانە نێڵی تەجاواز کات تێپەڕێت بێگومان لە سنوورەکەی خۆی بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی انصر أخاك ظالما أو مظلوما قالوا ننصره إن كان مظلوما فكيف إن كان ظالما یارمەتی ئەدەین ئەگەر ستەم لێکراوە ئەی ستەم فەرمووی ئەمسیکو عن الظلم دەستی بگرە مێڵە ستەمەکە بکات پشتیوانی بە بۆی ستەمەکە نەکات لەمپەڕی بۆ دروست کە بۆی ستەم نەکات زوڵم نەکات ئەوە یارمەتیدانێتی بۆ چونکە ئەو ستەمەکە ئەکا ماڵەکە خوا بە حرام بەڵام ئەی قیامەت بۆ کوێ بە ئەی دوا ڕۆژێکی تری بۆ کوێ بات کاتە لەما ئینسانەکە بگێڕیتەوە نەک لە دنیا بۆ قیامەتی نەفەوتێ دا ئێمە هەموو کاتێ شریعەتی ئیسلام بوعدی قیامەتمان دنیامان کەمترە کو دنیا کورتە بوعدی دنیا تەواوە بێت بەڵام بوعدی قیامەت تەواو نابێت حەقەکانی بە تایبەتی مافەک حەقەکان دوو حەجۆر حەقی عام هەیە و حەقی خاصەیە حەق العامەکان کە حەق اللهە وەوە دیفاعی لێ ئەکرێ و ئەبێ بێتە دی و ستەمینە و حەقە خاصەکانیش کە هی تاکەکانە لە هەردوو جۆرە حەقەکە ئەبێ پشتیوانی لێ بکرێت کە نەیەڵیت هیچیان بەلا بچێت هیچیان بەلا ڕێ بچێت جال ئەگەر بۆڵام بۆی کە شەحنەیەکی ئیمانیمان هەبێ بێت تەقوامان هەبێ ئەبێ لە خواترسانمان هەبێ ئەبێ هەم عەقڵێکی فراوانمان هەبێت تەسکبین نەبین بۆ هەردەنیا ئەم ساتە بیرکەینەوە ئیتر دوا ڕۆژەکەی لەبیر بکەینەوە پێویستمان بەوەیە کە هەم بە عەقڵێکی فراوان هەم بە ئیمانێکی پتەوە دووربین بین نەک بۆ ئەم دنیا بۆ قیامەت مامۆستا پێدوانێت لە ئێستادا زۆربەی کات ناحەقی شێوانی کۆمەڵگا دروستبوونی پشێوی کۆمەڵایەتی کەوتنە ژێر پرسیاری ئاشتی کۆمەڵایەتی لەوە سەرچاوە دەگرێت کە ئێمە دەستی ستەمکاران ناگرین ئەوەی وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لە فەرموودەکە باسی کرد دەستی ئەو کەسە بگرن برایەکەتان بگرن مێڵن ستەمکە زۆر جار لەوە سەرچاوە ناگرێت کە ئێمە دەستی ئەوانە ناگرین کە ستەم دەکەن نەک دەستیان ناگرین جاری وە هەیە دەرێ پشتیوانی ستەمکاران ئەکەین ئەمڕۆ کە خەڵک بەعام بۆ پشێونەی وڵاتی ئێمە هاتووە سبوغێکی خۆیەکە بۆ یاخێکی جوانە لە خۆی بە ناوی مافی نەتەوایەتیەوە بە ناوی مافی چەوسانەوە بە ناوی مافی
بێمافەکانەوە فلان و فیسارەکانەوە سبقێکە لە خۆی ئەڵێ من داوای ئەمە ئەەکەم بێم پشتیوانیم لێ بکەن بەڵام لە هەمان کاتە تۆ بێ سەیری کردەوەکەیکی سەیری وتەکەی نەکەی یان دەشێ بشزانین کە ئەوەی دێڵێ لەگەڵ کردەوەکە بێ کاتانێک کردارەکە و کردار و وتەکەی ئەبێ هەڵسەنگێنی وتە بە تەنها دروشمێکی بروقەدار نەبێت ئێمە پێ بخڵەتین دا بۆیە ئەگەر ئێمە ئەگەر وەعیەکمان هەبێ و تێفکرێن وارێ دروشمێکی بریقەدار کە ئەوڵێ من داوای مافەکەم و چەساوەکەم و بەرژەوەندی ئەمەم ئەوێ و بەرژەوەندی ئەم خاکەمەوە و ئەم وڵاتەمە هەمی هەڕە لە بەرژەوەندیمەوێ لەمان کاتیشەک نازانین ئەمە زۆرتر مامۆستا ناشێ بۆ بەرژەوەندێکی تسکی تاچی فەردی خۆت بێدەنگبی لەو ستەمەی کە زوڵم دەکرێ و مافی چەندان خەڵکی تر بەهۆی ئەوەی کە تۆ شتێکی کەمت دەستکەوتووە پێشێل دەکرێت جاری واشەیە زۆر نەکەن ئەمە جاری ئەبینە پشتیوانێک بۆ ستەمکارەکان جارێک لە پێویستە خۆی بە ستەمکارەکە بڵێ ئەم شتەکە تۆ ئەیکەی ئەم هەڵەی کە ئەیکەیت ئیتر تاکێکە حیزبێکە هەر کەسێکی هەیە ئەمە تۆ لە بەربەرژەوەندیەکی تەحەزوبی خۆت لەوەی کۆمەڵێکە لە چواردەوە لانەچێت ئەم شتە بەلا ڕێدا ئەبەیت پشتیوانی لی ئەەکەیت ئەبێ لەم کاتە دەسەڵاتە بێ و دەمە پێ بگە و دەستە پێ بگە ئەگەر نەیڵێ ئەوە بزانە گوناهباری کردووە گریمان دەستە پێی ناگات دەستداری بە دەسەڵاتدار دەست ناگات پێی توانان نییە پێی ناگەیتە ئەو بەڵام لە هەمان کاتە لە بوارەکانی ترابێ بیڵیت لەو شوێنەکانی ترا بڵێ بەڵام قەسد ناشیرینکردنیەوە نەبێت ئەمە یەک شتمان هەیە جاری واشێ کۆمەڵێک کە حەق بەیان ئەەکەن مەبەستی بەیانیکردنەکە حەقەکە نییە مەبەستی ئەوەیە ئەو لایەنە ناشیرین کات بەتایەتی لە کوردستانی ئێمە کە ئەم هەموو حیزب و تەحەزوبیە هەیە و هەرێکە بەلای خۆیان ڕایەکێشێت هەندێک جار ئەوانەی کە داوای حەق ئەەکەن بەڵێ داوای حەقەکە ئەکات بەڵام مەبەستی ئەوە بەڵام بە حەق نایگەێنن بە حەق نایگەێنێت بەڵێ چکە بە حەق ئەگەر بیگەێنیت منیش نەبم دەفەرمو تۆ خۆت بیگەێن تۆ نابێت کەسایەتی کەسەکە جا فەردێک بێ حیزبێک بێت دەوڵەت بێ هەر کەسێک بێ بشکێنی تۆ مەرام و مەبەستەکە تەنها دەبێ ستانەوەی حەقەکە بێ دەستگرتنی ئەو بێ لەوەی کە ناحەقێکی کردووە ئیتر بڵێ جا ئیتر ئەو خۆی ئەگەر هات ئەو خاوەن سوڵتەکە خاوەن دەسەڵاتەکە حاکمەکە دەسەڵاتدارەکە ئەگەر خۆی هەڵ جێبەجێی کرد پشتیوانی لێ بکەیت پشتیوانی جێبەجێکردنەکەی لێ بکەیت نەگەوەی لەو کاتێشە داری وایە ئێمە کێشەیەکمان هەیە معنی دەسەڵاتدار ئەگەر چاکیش کارەڵین خراپە ئەمە میزانی شەرعوانیە ئاینی ئەگەر هەنگاوێکی باشیش بنێ هەر ئەڵین خراپە بۆ چکۆ من ئەبێ بڵم هەر خراپە چکۆ ئەگەر وتم نەموخت خراپە جەماوەرم لێ دوورەکەوێتەوە هەمانە بۆی جەماوەرم لێ دوور نەکەوێتەوە چاکەکەیشی بڵێ بێ بڵم خراپە خراپەکەشی هێر بڵم خراپە آخر نابێ ئەمە ئەبێ بڵێ تا ئەم ئەندازە ئەم هەنگاوە ناوە تا ئەم ئەندازە چاکە کردووە پشتیوانی لێکم لەمە بە دواوە هەنگاو بنیت بۆ زۆڵمکردن و ستەمکردن و چەسانەوە من پشتیوانی لێ ناکەم دەستەگرم دەست ئەگرم دۆستی بیت زۆر باشە مامۆستا حەق هەرەوەیە کە ئاین لە چوارچێوەیەکی تایبەتدا دەستنیشانی دەکا یاخود پێوەری تری مرۆڤانە ئینسانیشمان هەیە بۆ ناسینەوەی حەق دیارە لە شەریعەتی ئیسلامە حەقەکان بۆ بڵێ خطوتی عریضەی هێڵە گشتیەکان دیاری کراوە بەڵام ئێمە بڵین وەڵا کاکە لە ورد و بچووکی ئیتر هیچ هەموو لە وڵاتی هەموو شتێک دیاری کراوە ئیتر نابێ خاوەن عەقڵەکان شتێ دیاری بکەن نا لەوانەیە هەندێک مەسائیل هەبوو بێ هەندێک مافە بوو بێ لە زمانی ئەسحابیشانە بوو بێ لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەبوو بێت بەڵام ئەمڕۆ سیستەمی بەرەو پێشچوونی ژیان بەرەو پێشۆ چووە مەسەن کەسێک بڵێ تۆ بۆ داوای کەم ئەندامێ داوای مافی خۆیەکات خۆ لە زمانی پێغەمبەرە کەم ئەندامێ مافی نەدراوەتی مەسەن ڕاستە ئەوە یاسا هەر نەیش بووە بەڵام ئەمڕۆ وەڵا پشتیوانی مەسەن لێ نەکەی یا مەسەن تۆ بۆ پشتیوانی ئەەکەی لە کەسێک کتێبێکە نووسێت یەکێک تیش باچێ بارەزوی خۆی چاپی کاتەوە ئاخە مافی ئەو کەسێکە نووسی بێتی
ئەزیێت و ڕەنجی پێشەوە کێشاوە دقیقەیەکە خۆم نەشری عیلمە بە هەر کەسی ئەڵسە بیکات خۆ لە زمانی پێغەمبەر کەسیشتی بنووسێت و قەیچێک بەڵام بە ناحەق ئەو ڕێگایە بەن ئەمە لێرە مەبەسم ئەوەیە کۆمەڵگا مەسائیلی شریعەتی ئیسلام شریعەتێکی فراوانە حتا لە زمانی خۆیان فقی ئیسلامی بۆ نەنووسراوەتەوە لەبەرەوەی شتەکان تەسک نەکرێتەوە ئێمە بۆ هەموو شتێکی لە هەوێ بڵێن وڵا قال الله و قال ڕەسوولێکی لەسەرە ئەنجا ئەبێ داوای بکەین یعنی بوار بۆ عەقڵی ئینسان بەردەوام هێڵراوەتەوە عەقڵی ئینسانەکان عەقڵی ئینسانەکان ئەو شتێک کە لە بەرژەوەندی ئینسان بێ و زیان بە تاکەکە و بە کۆمەلگاکە نەگەێنێت پشتیوانی لەکەی کە بێتە دەستی ئەو شتێکی زیانی پێ بگەێنێ ئەبێ هەوڵبەی نەیە مەسەن بۆ منمونە مادەی هۆشبەر تاکێک بۆ خۆی ئەیخوا خوات بەڵام حەق ئەوەیە ئەبێت جرمی بکرێت جەریمە بکرێت و دەستی بگیرێت و نەیشێڵی بێتە ناوە بۆ احتیوا بکرێت ئەگەر هەر لەو کەسەدا بێت نەشریکا بڵاوی بێتە بڵاو زیانی هەیە بۆ کۆمەلگا حتا بۆ خۆشیەکە زیانی هەبوو بێگومان ئەگە بۆ خۆشی زیانی هەبوو نابێ بێ منعی لێ بکەیت کاتە شریعەتی ئیسلام هاتووە بۆچی بۆ تحقیقی مەصالح العیباد شریعە هاتووە بۆچی تحقیق مصالح العباد مصالح العباد هەر شتێ مەسلحەتی بەرژەوەندی عەبدەکان بۆ حەقە شریعەت بۆ هاتووە بۆ ئەو هاتووە ئەوە جێبەجێ بکات جا کە شریعەتی هاتووە بۆ ئەو جێبەجێ بکە خۆم شریعەتە نهاتووە تەنها ڕەبتی ئێمە بدا بەخواوە و ئیترواز لە بەندەکانی خوا بێنە مەصالح و بەرژەوەندی عەبدەکان بەرژەوەندی نەک عەبدێکی کەم عەقڵ دیاریکە عەبدێکی هەوەسباز دیاریکە عەبدێکی ستەمکار دیاریکە ئەبێ خاوەن عوقەلا و عالمەکان و زانایان دیاری ئەکەن ئەمە لە بەرژەوەندیمانە لە سیستەمی حکممانە ئەم ساڵەکە ئەم کارانە جێبەجێ بکەین بۆ بەرژەوەندی وڵاتە دێتە دی پشتیوانی لێ بکرێت بەگشتی و پشتیوانی لێ بکرێت بۆ تاکەکانیش کە بێتە دی ینی ئیدراک بۆ بکەین ئەو خاوەن عەقڵانی کە ئەم کارە دەکەن مەبەستێکی تایبەتیان نییە بەڵکو مەبەستیان خێر و خۆشی مرۆڤەکان و کۆمەلگایە لە شریعەتی ئیسلامە ئەگەر مفتی بەرژەوەندی خۆی لە فتواکە بێت دروست نیە فتواکەی لێوەرگیرێ کاتێ بەرژەوەندی تاکی نابێت یابێ خۆی یا جەماعەتێک ئەبێ بەرژەوەندی گشتی تێدا بێت هەر شتێک بەرژەوەندی گشتی تێدا هەبوو پشتیوانی لێ دەکرێت بەڵام لە بیریشمان نەچێت ئەمە دەجاری وایە باسی حەقەکانەکەین بە ئەندازەی حەقەکە ئەبێ بجزانی مافێکمان هەیە هەم حەقێکی خۆمان هەیە واجباتێکیشمان هەیە جێبەجێکی من ئێستا گەر لە وڵاتە ئاڵم حەقی خۆمە بێ تەندروستی بۆ ببێت کارەمان ببێ ئاوم ببێ بەڵام وەکو هاوڵاتێکیش واجبی خۆمە هەڵسم بەو ڕسم و یاسانی کە لە وڵاتەکە جێبەجێەکرێت ئێستا کەسێک گەچێتە وڵاتێکی تریشەوە کە چێتەوە بێتە هاوڵاتی ئەو وڵاتە داوای مافی خۆیەکە ئەبێ واجبەکانیشی جێبەجێکات بێگومان ئێمە ئەبێ هاوکێشەکەمان لێگرێت وەکو حەقمان ئەوێت واجباتیشمانەیە جاری وایە لە کێشەی ژنانە لەنی ژن و مێردەکان ئەمە هەیە هەموو جارە داوای مافی ژنەکانەکەی ئەی مافی پیاوەکان نا ئەی باش نا واجباتی ژنەکانەی بێگومان واجباتیشی هەیە یا لە وەزیفەم داوای مافەکەی خۆمەکەم ئەی واجباتەکەم کەم تەرخەمی واجباتەکەم ئیسە ئەمەی ئەمڕۆی ئێمە لە وڵاتە ئەم قەیران و ناحەقیانی کە تێکەوتوین خۆ بەشێکی لە چیە دروست بووە لەوەی کە واجبات بەجێ نایێن بەبێ واجبات مافەکەیتووە بەبێ واجبات شایستەی پۆستێک نەبوو پێیان داوە یان مافێکی سەر و پێویستی وەرگرتووە یا زیان لە خۆی وەریگرتووە ئەمە کەواتانێ لە بیرمان نەچێت لە پاڵ حەقا واجباتیشمانەیە بێگومان مامۆستا ئێمە بەسەر شەقامێکدا دەڕۆین بینیمان گرفتێک کەوتە نێوان دوو کەسەوە چۆن بە خێرایی بزانین یەکێک لەو دوو کەسە لەسەر حەقا چی پێوەرێکە بەو خێرایە بزانین وەڵای وەکو پێوەری ئەمە دائیمە هەموو کاتێک کە بووین بە ئەگە کردینیان بە دادوەرێک بۆی چارە سەر بکەین مصلحیشە دادوەرە دادوەرێ بووین ئەبێ قسە لە هەردوو لا تەرەف وەرگین لە هەردوو لا قسەکانیان وەرگرە نەک تەنها یەکێکیان بێوەرگی ئەوی تریان ئیهمال کەسیان نابێت تەحمیش بکرێت تەحمیشی ئینسانەکان نەکرێت بچووکە یا گەورەیە جانێوە لەوانەیە ئێستا من نوتووە گەر بەم شوێنێکا بڕۆین
کەسێ سەیرەکەین سیارەیەکی شڕۆڵی پێ و لی دراوە سیارێکی مڵێن زۆر مۆدیل بەرزی لیاوە یەکسەر نڵی کاکا کابرای مۆدیل بەرز بووە چۆڵ کاکە ئەمە بووە بۆش کێڵێ ئەمنە بووە لێوای نەکرۆنی إذا جاءكم فاسق بنبأ فتبين ئەمە فتەبەین و ئەمە لە نەبە ئابێت تەبەین بکەین لە تحقیقی عدالەشە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودێکە فەرمێ ئەگەر بە وتەی خەڵکی بێ خەڵکی ماڵ و سەروتی سامانی هەم یەکترێ بن ئەنجا چییە؟ دوو شتمان مدعی مدعا عليهمانە البينة على المدعي واليمين على من أنكر ئەبێ مدعیەکە کە داخاوەنی داواکەیە ڕوونی کاتەوە و ئەویش بزانێکە بەینەیەکی بێ شایەتێکی بێ لەم کارەیە ئەنجا ئەو دادوەری بکەین کەواتانێ بە ئیستیعجال و پەلەکردن خێرا بێ دادوەری بکە و خێرا کارەکەی بۆ بجێبەجێ بکە نایەتەتی ئەبێت تانی هەندێک جاری جواشەیە بەعزی شتێک من و تۆ ئەڕۆین بەسەر جادەیەکە بۆ منە ئیسە منە ڕۆم وەکو مامۆسایەکی دین لەو سەرجادەم دوو سیارە لێکیان ناوە با بێ پێم بڵێ ئەرە مامۆسا حەق بەکامانانە کاکە اختصاصی من نییە اختصاصی پۆلیسی پۆلیسی هاتو چووە کاکە تۆ پەیوەندی بۆ بکە یا مەسەنن لە خەستەخانەیەکایە لە دکتۆرێکەیە ئەو پەیوەندی بە منۆ نییە کە من بێم حقیقت دێجار کێشەمان بۆ دکتۆرەکان دروست بووە چون یەخی دکتۆرێکیان گرتووە تۆ چۆن عملیاتەوە کرد چۆنەوەکە ئەو حەقی من نییەوە بکەم ئەی ئەبێ ئەهلی خیبرەی خۆی بیکات لە شەریعەتی ئیسلامیشە لەم شتانە کە ماحەقەکان قاضی واجبە لەسەری بۆ ئیستیحقاقێکەکە بیاتە دەست ئەهلی خبرە مەسائلی اقتصادی و ئەهلی اقتصاد ئابووری مەسائلی طبی بۆ ئەهلی طب مەسائلی عسکەری بۆ ئەهلی عسکەری واتە هەر یەکە لە بواری خۆی و تایبەتمەندی خۆی ئەبێ جێبەجێکە نەک لەوەرە ئێمە من لە هەموو شتێکە ئەبێ ببین ئێمە یەکێک لە کێشەی ئەم وڵاتی ئێمە بۆیە نە حەقمان بۆیەتە دیجاری وایە هەمووان سیاسی ئەو مشکلەیە کابرا پێ عیبەگە سیاسی نەبێ بابا بێ من سیاسی نی پێوە ئەمە نەقسێکە لە کەسایەتی هەیە یا مەسەن من خەتیبێک بم لە وتارێکی جمعە ئەبێ لە طیبیش بزانم من کە طیب عایدی من نییە مکەلەف نیم بەڵێ بەیان ئەەکەم کە خەڵکە بڕۆن تەندروستی خۆتان ڕاگەی بکەن بچن بەدەم کارەکانتان و شێتش لە گشتەکان باسەکەم بەڵام بێیتە سەر من فیزیایی نیم ئەمەی کە هەر یەکە خۆزگا رحم الله امرأ عرف قدر نفسه فوقف عليه قدری خۆت بزانیت و بە ئەندازەکەی خۆت بڕۆی ئەنجا ئەو کاتە سەری لێ ناشێوێت زۆر باشە مامۆستا هەر لەسەرەوەی کە بەسەر شەقامێکا دەڕۆیان لە شوێنێک دەبینی دوو کەس شەڕیان کرد دەزانی یەکێک لەو کەسانە لەسەر حەقە بەڵام سەر نەکەوت حەق ئەوەیە کە ئێمە لە باتی ئەو شەڕەکە بکەین کە لەسەر حەقیش بۆ سەر نەکەوتووە هەندێک جار کێشەی وەها بوو بزانێکین ئایا ئەگەر ئێمە هەر یەکەمان خاوەن حەقەکانەگە خۆی بۆ خۆی چێت داوای حەقەکەی خۆی بکات ئەبێتە چی بێتە فەوزا سێنێکی بەرژەوەندی ئەم کەسە لە چیایە ئەگە بێ بە فەوزا وەکۆی لە وڵاتی ئێمە جاریوای هەندێک جار عەشایری ڕێزمانەیە بۆ عەشایرەکانی خۆمان بەڵام جاری وایە کێشە بووە پێیان عەیب بۆ شتەکە بەنە دەست یاسا خۆی وتێتی بێ خۆم مافی خۆم سێنم بە دەستی خۆم ئەبێ بیسێن هێزم هەیە تعەسوبەوە هەیە ئەو تعەسوبە جارێ ئەمە فەوزا دروستەکە خۆی وەرگرتنی حەق نابێ فەوزاش دروستکە نابێ بشێونە دروستکە نابێ ئاژاوەیە دروستکە چونکە جاری ئەگەر حەقی تاکێک فەوتاوە بەڵام ئەگەر حەقی گشتی فەوتا خەتەرترە حەقێکی عام بفەوتێت مشکلە هەمیشە شەریعەت و قانونی زۆرتر لەسەر مافی گشتی قسە دەکات نەک لەسەر مافی تایبەت مافە گشتیەکان و هەروەها کارە گەورەکان کەسێک کوژراوە بڵین قەتڵێکی نەحەقە ئەگە چین لەسەر کەس و کارەکەی چوار کەسی تریشی بە کوژین ئاخر نەحەقانە کوژرێت بەڵام ئەگەر بینین بە یاسای بکەین کە یەک کەس قاتیلە یەک کەس تاوانبارە ئیلا مەگەر حاکم خۆی تحقیقی ئەو مەسەلە بکە ئەگەر چەند کەسی پشتیوانی ئەوان کردووە ئەوانیش تاوانبارن لە کارەکە کاتێک کە بۆ کاری ئێمە ئاشتەواییان بۆ دروستکردنی چاکە خۆی پێشەوەی زۆر هەندێک کێشەی شێت نەیەڵی بگاتە
محاکمەکان تۆ ئاشتەوایەکی بۆ دروستکەی سڵحیان بکەیت بیان بکەیتەوە بۆ ئێمە کێشەیەکیش لەسەر مەحاکیم ئاسانەکەیت بەڵام لامان کاتە نەک ئەوەی ئێمە گیرفانێ دروستکەین یەکێتر گیرفانێ دروستکە هەر یەکە کۆمەڵێکی بۆ خۆی دروستکات ئەنجا شیرازەی وڵات و ئەمنیەتی وڵاتەکە بترازێت کەس لە خۆی ئەمین نەبێ بڵێکەمان من نەبێ نابێ. زۆر باشە مامۆستا لەگەڵ حەقدابوون پشتیوانی حەقکردن ئاشتی کۆمەڵایەتی بەرقەرار دەکا کۆمەلگا ڕێک دەخا کۆمەلگا ئارام دەکا یانەوە تا دەیخاتە مەترسیەوە حەق بکەوێتە مەترسیە و بکەوێت و نەکەوێت ئەبێ هەر حەق بوترێت. ئیمامی عەلیە فەرمێ حەق بە کەسەکانی مەپێون کێ خەڵکی زۆر لەگەڵ بوو ئەوە حەقە کێ خەڵکی لەگەڵ کەمی لەگەڵ بۆەوە ناحەقە بەوە نییە مەقایس کێ شایستە بێ. ئێمە بمانەوێت تا ڕۆژی قیامەت سیراعی بینی حەق و باتڵ هەیە بەردەوامە نەفسی خۆتە شەیطانە شەیطان تا ئەو ڕۆژەی تا قیامەت سراع لەگەڵاکات بەلا ڕێدا دەدات ئینسانەکانیش ئەکسەریەتی ئینسانەکانش حەقیان حەزیان بە حەق نییە و ئەکثەرهم للحەق کارهون خوا فەرمی پێیان خۆشی کوڕیان هەیە بەرامبەر بە حەق حەق بەوە ناپێورین وەڵا با حەقەکە نەڵێین بۆی هین نەبێنێ وەڵا هەر زوڵمەکە بەسەرمانە بێنە. مەبەستی من لەوە نەبوو مامۆستا ئەگەر حەق جێبەجێ بکرێ کۆمەلگا خۆشبەخت دەبێ یان کۆمەلگا دەکەوێتە مەترسی و ناڕەحەتیەوە. ئەگەر حەق جێبەجێ بکرێ ئەو حەقەی کە خوای گەورە پێی وتوین چ بۆ تاکێک و بۆ کۆمەلگایەک خۆشگوزەرانی و بەرەکەت و ئیسراحەت لە بوونی حەقەکایە چونکە باتڵ بەراڕێداچوونە زوڵمە ستەمە حەق ڕازگۆییە حەق عەدالەتە حەق دەستپاکیە حەق ئەمانەت پاراستنە حەق دیفاعکردنە لە بەرژەوەندیە گشتیەکان حەق ئەوەیە کە بەرژەوەندی خۆم و بەرژەوەندی خەڵکێک بەرژەوەندی خەڵک لە پێش بەرژەوەندی خۆم بخەم ئەمە من معنای حەقەکەیە دەی حەقێک ئەگەر ئاوا بێت ئەوەی کە خوای گەورە بانگێشتەی بۆ ئەکاو بۆ ئەمان ئەوێ بێتە دی ئەمنیەت و ئاسایشە بێتە دی ئەمە لە ئیسراحەت بە ئینسانی دروستەکە بەڵام باتیل 100 ساڵ حکم بکات 120 ساڵ حەقەکە هەر چەندێک حکم بکات چەندێک بڕوا باتیل هەر باتیلە باتیل هەر ئاشاوەیە هەر فەسادە جا چه فەسادی مادی بێ چه فەسادی جەستەیی بێ چه فەسادی بەو معنای کە ئینسانەکان ئازادکەی بڵێ بە ئارەزوی خۆت بڕۆ هەچێکەکەی بیکە هەچ زوڵمەیەکەی بیکە ئەمە زانی کۆمەلگا چی لێ دێ کۆمەلگا بێتە لە غابەیش خراپتری لێ لە دارستان خراپتری بەسەری کاتانە حەق هەر کاتێ هاتە دی هەر کاتێ جێبەجێکرا قەد لێی مەترسە چونکە حەق ثابتە وەک گوتمان حەق شتێکی ثبوتە دێتە جید دێتە ئینسانەکان با لەو کاتە نەفسی ئینسانیش حەزی پێ نەکە بەڵام مرورەن بە زەمان پێڕە حەزی پێکە وەکو سێ مناڵێک شایستەیە بینێریتە قوتابخانە حەقی خۆی نییە ئەبێ دیفاع بەڵام لەوانەیە مناڵەکە بڵێ ناچم دەی تۆ کە ئەینێری دوایی بیرەکاتەوە کە ئەو قات چەندێک قازانجی کرد کە لە خوێندی بەڵام چەند زەرەری کە گەنەی خوێن ئەو کەسێک کە جەریمەیەکە کات دەستی ئەگریت و حکمی ئەدرێ ئەو دوایی بیرەکاتەوە ئەگەر دەست پێش جەریمەکە لە خۆزگایەک و دەست بگیرایە پێشەوەی کارە ساتەکەم لێ بقەومێ لەبەرەوەی حەق خۆ زوڵمێک نییە تا بڵین ئێمە لە حەق هەر کاتێ بێتە دی ئەمان دێتە دی. زۆر باشە مامۆستا بەجێبەجێکردنی حەق ئارامی دەرونی و ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی عنی ئیستیقراری هەموو ئەمانە بۆ کۆمەلگا بەدی نایەت و لە بەرامبەریشدا فەساد کەم نابێتەوە ئەو ئێبێ بێت تەجروبەمان هەبێ بۆ هێن نەکەین مێژوێک خوێنینەوە هەر کاتێک هەر کۆمەلگایەک حەقیان تیاد لە خۆیان جێبەجێ کرد بێت چ کۆمەلگایەکی مسلمان بن یا غێر مسلمان بن کۆمەلگایەکی سەرکەوتوو بوو هەر کۆمەلگایەکیش حەقی تیا جێبەجێ نەبوو بێ و ستەمی تیا کرابێ ئەمڕۆ بێ یاسبەی ستەم دڵمەڵە سقوتەکە بڵێ هەر سقوتەکە ئەپوکێتەوە هەر ئەبێت یاخود بورکانێکە خەفەکردنی خەڵکی دەیدەی خەفەیکە بورگانێک ئەتەقێتەوە وڵات بە فەساد ئابێت نظامەکانی حکم کەوەی لە وڵاتی خۆەکانی خۆمانە و جوادەورمانە بینیومانە ئەو هێزە دیکتاتۆرانە کە فترێ بە زوڵم و ستەم بەسەر خەڵکان ڕۆژە لە ڕۆژان ئینهیاری کرۆ شکستی هێناوە و دوایی فەوزایەکی بەخۆی بەجێشتووە کاتە هەر کاتێ حەق بێتە دی
حەقەکان لە مافەکانی تاکێک و تاوەکو گەورەیەک بێتە دی بە دەرەجە یەکەم خاوەن سوڵتە قازانجی لەکات چونکە ئەو لە ئەوان لە ئەمانە ناترسێ لە عەرشی. زۆر باشە مامۆستا دەمێ بپرسم پشتیوانیکردن لە حەق فەرزایەوە تا ئەرک و پێویستیە لەسەر شانی تاکی مسلمان کە دەبێت بیکە یان هەر ئەوە تا خێرێکەوە ئەگەر نەشی کات لەسەری تاوانبار نابێ ناخێر جگە لە پشتیوانی حەق و ئەداکردنی حەق یەکێکە لە واجباتی ئێمە. قورئان بە حەق هاتووەتە خوار بۆ ئێمە کە ئیمانمان بە قورئان. بەڵکە لە مقابلە ئەگەر حەق نیە دوو حاڵەتە یا حەق یا باتڵە. ئەگەر ئینسان پشتیوانی حەقی نەکرد یانی پشتیوانی باتڵی کردووە. مباشر بێ غێر مەباشر ڕاستەخۆ یا غێرە ڕاستەخۆ پشتیوانی باتڵی کردووە کاتانە من و تۆ واجبە لەسەرمان پشتیوانی حەقیش بکەین ئەگەر چی تووشی مزایقە بین. بەڵام هەندێک جار وەگەڵێ حەق ئەو تێ بەڵام هەندێک جار حەقێک هەیە نایڵیت ئەزانی حەقە نایڵیت چونکە بۆ بەرژەوەندی لەمایە لەسەر ئەم حەقە بچووکە جارێکە سوور مەبەرەوە شتێکی گەورەتر هەیە بعد شتێک گاورەکە دەبێت یعنی زەمانێکی خۆی بێتە دی یا لە پاڵ حەقەکە هەندێک جار پشتیوانی لە حەقەکە ئەەکەی دەری ئەبڕیت بەڵام کەسێکی دەبێ فەوزاب پێ دروست کات بیشێوێنێت ئەمە ناوترێ ئەمە لێرە ئەبێ وریا بێت. ئێمە وەکو موسڵمان ئەگەر چۆن پشتیوانی لە ڕۆژە لە ڕۆژان پشتیوانە لە حەق نەکرد کاتەن پشتیوانەوەگە لە باتڵ کردووە. ئەگەر پشتیوانیشمان لە باتڵ کرد ئەو کاتە خۆمان بەرەو هاویە ئەبین بەرەو لاڕێ ئەبین. أفضل الجهاد كلمة حق عند سلطان جائر. ئەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە فەرمێتی حەقەکە بڵێ چۆرە بەردەمی لێی مەترسە شەرمی لێ مەکە مەڵێ بەرژەوەندی نانەکەمە بڕێ ئەبێ بڵێ ئەمە تۆی کەی ناحەقە بەرامبەرمان ئەمە حەقەکەی من پێتەڵێم ئەیکەی بیکە نایکەی خۆ زەرەرەکەیت بەلاغەکەیت ڕای ئەگەیەنی پێی. بەڵام لە هەمان کاتیشە وەکو حەقەکەی پێ ئەوترێ ئەدای حەقەکە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ أفضل الجهاد كلمة الحق عند السلطان الجاري حقك بەڵام چۆن ئەدای حەقەکە بکەیت. ئەگەر تۆ چی پێی بڵێ تۆ هەموو گیانە ناشرینە هەموو ئەوەیت و ئەوەیت و ئەوەیت و تۆ خائینی تۆ ئەوەیت ئەمە لێرە لەوانەیە کابرا هەنە لێ لێش وەرگرێت ئەمە هی دەکات. وەکو ئەڵێ جارێک پیاوێک وەعزی یەکێک لە خەلیفەکانی عەباسیەدا وتی ڕاستە تۆ وەعزی من ئەدەیت و ئینەکە ئەو نەتوندی بەڵام با پێ بڵێم خی گەورە لە قورئانە پێغەمبەرێکیشی نادوو و کەسێکی ستەمکاری شەو لە من ستەم کرد. فرعون بۆ موسا بووە بە موسای وتووە فەقولا لەهما قەولا لەینا بە قسەی نەرم بچ قسەی لەگەڵا بکە و بجوڵێرەوە ئێدە نە تۆ موسای و نەمنیش وتی دەخۆ نە من فرعونم ئەو نەستەم کردن دە تۆش موسای توش بۆ بە قسەیەکی نەرم پێم ناڵێ جوانە خاوەن دەسەڵات حتا دیکتاتۆرێکیش بێ جاریوە لە چی ترساوە کە چون حەقیان بێ لۆتە ئینقلابێکی بەسەراکەن بەڵام ئەو بزانە کە ئینقلابی بەسەرا نەکەی پشتیوانی لێ ئەەکەیت بەڵام تۆ حەقی پێ ئەداکەی احتیمالی نەسڕی بگۆڕێت گۆڕا باشە نێش گۆڕا تۆ خۆ ئەدای واجبەکە کردووە ئیقامە حوجە کردووە بۆ قیامەتی خۆت. زۆر سپاس دەکەین مامۆستا بەڕێزان لە بەرنامەی باس و خواز لەگەڵەوەی خۆشەویستدا بووین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا سەید عوبێد زانای ئاینی تەوەرەی بەرنامەکەشمان پشتیوانیکردن بوو لە حەق. مامۆستا گیان زۆر سپاس دەکەین سپاس بۆ ئامادەبوونت. ئێمەش سپاسی ئێوەکەین و خی گەورە بمان کا بە پشتیوانی حەق و ئینشاءڵڵا لە حەق لا نەدەین و تو لاڕێ نەبین و پشتیوانی باتڵ و خراپەکان نەکەین خی گەورە هیدایەتی هەمومان بێت ئینشاءڵڵا. زۆر سپاس بۆ ئێوەش بەخوای گەورەتان دەسپێرین کاتێکی خۆش خواتان لەگەڵ. دانگەینەوەی نوێی ئەهلی مژدە دانگەینەوەی نوێ لە 3 ساڵی خزمەتیدا بە ستافێکی پڕ لە ئەزمون و بە وەرگرتنی چەندین دەستخۆشی لەلایەن لیژنەکانی تەندروستی و کاروباری کۆمەڵایەتیەوە دەستی کردووە بە خزمەتکردنی منداڵە چاوگەشەکانتان بە داشکاندنی گەورەی لە 130 بۆ لە 140 و داشکاندنی زیاتر بۆ منداڵی بێباوک و منداڵی پێشمەرگە. دایکان و باوکان ئاگادار دەکەینەوە کە دانگەکەمان پرۆژێکی خێرخوازیە بۆ منداڵانی بێباوک بەهێنانی منداڵەکەت خزمەت بە مناڵی بێباوک دەکەیت
سەرجەم ژەمەکانی خواردن و میوە و محەلەبی و کاسەر ئامادە دەکات. دابینکردنی چەندین جۆری یاری کوڕان و کچان لە هۆڵی یاریکردندا و هەموو ژوورەکانی دایانگا لەژێر چاودێری وردی کامێرادایە. لە کاتی بۆنە دیاریکراوەکاندا بۆنە و ئاهەنگ بۆ منداڵەکان ئەنجام دەدا و لە کاتی پێویست و دیاریکراودا کۆبوونەوە لەگەڵ دایشی منداڵەکاندا دەکرێت. دایانگەکەمان دایکان و باوکان ئاگادار دەکاتەوە کە لە کات ژمێر 7 بەیانی تا 4 ئێوارە کراوەیە. ناونیشان سلێمانی گەڕەکی برای ئەحمەد نزیک مزگەوتی حاجی قادری بێسەری، کۆڵانی 83 خانووی ژمارە 9 یاخود دەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0950 730